صباح فیروزە زۆری خۆش پایتەخت راپۆرتێکی کرد هەموو کوردستان بینی بە سەعات و نیوەک خانۆکەی لۆ تەواو کرا لەلایەن دەستگای خێرخوازی حاجی ئیدریس کلیلی خانوو ڕادەستی مام سەباح دەکرێت. سڵاوتان لێبێت، من کەیفی حەسەن ئەرکی. دوای راپۆرتێکی پایتەخت میدیا کە باسی لە خراپی بارودۆخ و ژیانی مام سەباح کرد کە هونەرمەندێکی دیاری هەرێمی کوردستانە و خزمەتێکی یەکجار گەورەی بە خەڵکی هەرێمی کوردستان گەیاندووە لە ڕووی هونەرەوە. دواتر دەنگدانەوەیەکی یەکجار گەورەی بە دوای خۆی داهێنا بە چاودێری و بە ئامادەبوونی ژمارەیەک لە کەسایەتی دیار بە تایبەت لە سۆشال میدیا کە یەکێکیان ئامادەی وەکو کاکزانە و کاک فاخیر و حەمەخۆرانی و لەگەڵ کاک جێگر تواندرا دەستگای خێرخوازی حاجی ئیدریس و لەگەڵ ژمارەیەکی تر لە کەسایەتی و لەگەڵ ژمارەیەک لە خێرخواز خانوو بۆ مام سەباح بیکڕن. ئێستا کلیلەکە لەلایەن دەستگای خێرخوازی حاجی ئیدریس ڕادەستی مام سەباح دەکرێت و دەچێتە ناو خانووەکەی. فەرموو. صباح فیروزە زۆری خۆش فەرموو. مام سەباح پیرۆزە جەبا قسەکانی خۆمان بکەین. دڵت چەند خۆشە؟ دڵم زۆر خۆشە، ینی وەسف ناکرێ بە قورئان لە خۆشیان لا، یعنی نازانم حەزەکەم هەڵپڕم بەخوای زۆر دڵخۆشی زۆر ئەرێ وەڵڵا لەو نەهامەتی ئەو ژیانەی کە هەبوو ئیتر خەلاص الحەمدوللیلا ئەرێ وەڵڵا، یعنی بەسایی خێرخوازان و حاجی ئیدریس سوبچی و کاکە زانا و کاک فاخیر هەریری و ئەو بلاگ لیس بوو، کاکە مەساری بوو، بارزان قەساب بوو، والله زۆر بوون، حاجی قارەمان ئەو بارۆ بوو، والله زۆر، والله ناوی هەموویانم پێ ناگوترێ بە قورئان. سوپاسی هەموو لایەکیان دەکەم. بیر لە ناخۆشەکان ناکەیەوە؟ نا الحەمدوللیلا خلاص بوو، الحەمدوللیلا لەخوای بەزیاد بیاخوا بەر ئەرێ وەڵڵا والله نەم دەزانی. نا الحەمدوللیلا والله وەری خۆمە بێکەس دەزانی، بەس والله کە ئەو عالەمەم دیتەوە هەموو هاتن سەخەت و يعني زۆر دڵخۆش بووم بە قورئان. يعني کاک حاجی ئیدریس والله مالەکەشی لۆ ئەوە کردم، هەموو بە کامل لۆی دابین کردم. خانوو کەلوپەلی ناوماڵش هەموو بۆ تۆ لەلایەن دەستگای حاجی ئیدریس دابین. ئەرێ وەڵڵا دەستگای خێرخوازی حاجی ئیدریس ئەرێ وەڵڵا مالەکەشی لۆ تەکمیلە کردم. خوا خێری بنووسی ئەمساریان هەموو زیاد بیتن یاخوا. والله فەزلی زۆر هەیە، يعني بەڕاستی قەردارینە، يعني ئەو یەنگۆ کردان ئەوەری یەنگۆ هاتە سەر خەت بەڕاستی. پاشە ئەنگۆ یعنی زانا و کاک فاخیر و برادەرەکانی دەستخۆشیان دەکەن. زانا یعنی برێم چی ئەوەی زانا کردی لۆم بە قورئان کەس نەیکرد. هیوادارم چاوەشیان لە زانابی، والله یعنی وەزعی لەمە خراپتە هەردەرێن نا ئەم هەردەرێن با هەردەرێن نا ناکاکە بەخوای مام سەباح زۆر خۆشەویستە ناو هەمووان. ئەمن لە سەرەتاوە گوتم ئەمن کاکە هەموو ئینسانێک لەوانەیە وەزعی باش نەبی، لەخوای بەزای من باشم، ئەمن گەنجم، ئەوە زین لۆ خەمی منیتی دەرێت لۆ ئەمن لۆ من هەبی لۆ تو نەبی، ئەمن لەخوای بەزابی هایتم، یعنی ئەوە نییە نەبوون بم بەڕاستی، بەڵام ئەوە دەزام لۆ ئەوە دەکات لەبەرەوەی کردیتمە تەڵەکەەوە و لەخوای بەزیادبی ڕەبی خوا خێری یەک بە یەکی خێرخوازان بنووسی کە هاوکاریان کرد و زۆر سپاس لۆ دەستگای خێرخوازی حاجی ئیدریس کە خانێکەیان لۆ کڕی تەواویان کرد، پارەکان لۆ تەواو کرد، جگە لەوەش ناوماڵی کاملیان لۆ کڕیە. زۆر سپاس بۆ کاک بارزان قەساب، بۆ مامۆستا فەرمان و بۆ کاک جێگر دۆڵانی، بۆ مامۆستا فاخیر، بۆ کاک مەساری، سپاس بۆ هەمویان. الحەمدوللیلا ئەوە ئەنجامەکەشمان بینی. وڵی پایتەخت من ناتوانم مەحتی پایتەخت بکەم لەبەرەوەی بینەرەکانتان مەحتی خۆتان دەکەن، یعنی ئەوە پۆستەکانتان هەیە، پێویست ناکە من بڵێم پایتەخت ئاوهای کرد و ئاوهای کرد. پایتەخت راپۆرتەشی کرد هەموو کوردستان بینی، کام کوردستان بینی ئەو کابرای بە منی دەگۆزانە خەڵک ئەمنی خۆش دەوێ گۆرە گوتم کاکاتویان خۆش دەوێ، یعنی بە سەعات و نیوەک خانۆکەی لۆ تەواو کرا. ئەگە بعد با 3 ساعت بڕوا بکە خانەیەکمان لە ڕاقیترین شوێنی هەولێر لۆ دەکرێت، بەڵام الحەمدوللیلا ئێستا خاوەنی خانەکەی کێشەیەکی نیێوانە لە شوێنێکی زۆر باشیشە، زۆر باش، خانەیەکی زۆر خۆش،
جگە لەوەی کە ناوماڵیش هەموو نوێیە یعنی مامسەبا بەخۆی و جلبەرگی دێتە ناوماڵی خانووی خۆی یعنی ئەوە زۆر میوە بەڕاستی دەستخۆشی لە دەستگای خێرخوازی حاجی دری سورچی دەکەم جارێک نادوو ناسێنە لە ڕەمەزانان لە پاش ڕەمەزانان لە پێش ڕەمەزان هەر هاوکاری خەڵک هاوکاری خەڵک هەر بەردەوامیش ینی بەڕاستی دەستان خۆش بی با قسەی دەستگای حاجی دری سورچی گوێبیستی ببین کاکسەفینەگە بێت تێرە خانووەکە تەواوە هیچ کێشەیەکی نییە و پەیامتان چیە وەکو دەستگای خێرخوازی حاجی دری سورچی بەخێراتنی پایتەخت میدیا دەکەین زۆر سپاس بۆ دەستپێشخەریە ئێوە بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ ئەکتەرێکی دیاری هەولێر دیارە ئێمە وەکو دەستگا دایما پاڵپشتی خەڵکی بێدەرامەتین و بە تایبەتیش خەڵکانی کە دیارن و بەرهەم و شوێن پەنجیان دیارە لە بڵین لە کەلتوری ئەم شاری ئێمە دیارە لەسەر ڕاستپاردەی بەڕێز حاجی دری ئێمە لێرەین بە نوێنەراتی دەستگای خێرخوازی حاجی دری سورچی هەستاین بە تەواوکردنی ئەو مەبلەغی ئەو بەڕێزانە کۆیان کردبووە کە و کۆمەک و هەیەمەتیان کۆ کردبووە بێزگە لەوەش هەرساین بە دابینکردنی کەلوپەلی ناوماڵ بۆ ماڵی بەڕێز هەموو کەلوپەلێکی ناوماڵ دابین کراوە هەر ئێستا لەگەڵ کاکسەباح سەیری کەلوپەلەکانیشمان دەکرد ماگە کە بخوڕێک شەبێ ئەمە لە خزمەت داین ئینشاڵڵا هەر پاپش دەبین و ئینشاڵڵا ویش بەخۆشی لە ناو خانووەکەدا دەنیشە ئێمە وەکو دەستگایەکی خێرخوازی بەردەوام دەبین لە هەڵمەتی لە هەوڵی یارمەتیدانی هەموو ئەوانەی کە پێویستیان بە یارمەتی هەیە هەر ئێستا لەم هەفتەیە یارمەتی چەندین پەیمانگا و سەنتەری خاوەن پێداویستایبەتەکانماندا هەر فترێک بە لە ئێستا لە چەمچە ماڵ بوون و پشگیری خەڵکمان کرد لەوێ وە بەردەوام دەبین لە هەوڵانەی تریشوە ئێستاوە بەنامەی تریش بەڕێوەی بۆ ڕەمەزان و یارمەتی دانی ئەو خەڵکانی کەەوە لە بار و وەسەکی ناخۆش دەژین وەکو ناوماڵ و وەکو هەتا خانوو ئەمانە ئینشاڵڵا بەردەوام دەبین و پشگیری خەڵکی بێدەرامەت دەکەین ڕۆلی پایتەخت میدیا چۆن دەبینن دیارە هەموو دەستپێشخەریەک بۆ کاری خێرخوازی بەڕاستی شایانی ڕێزدەگرتنە شایانی ئەوەیە کەەوە بە بەرزی برن خوێنرێ و بەرچاو بگیرێ ینی ئەمە ئەمڕۆ لە کۆمەلگایەکین کەوا بەو هەموو چێن و چین و تۆژانی کە تایدان ئەکیید خەڵکێکی زۆر بێ دەرامەت و پێ محتاج هەیە اینجا کەوت دەست پێشخەرە میدیایانە دەبینین ئەکیید مای دڵخۆشیە هەر سەرکەوتوو بن بڵێ بینەرانی پایتەخت میدیا ئێستا خۆتان بینیتان کە کلیلی خانوو پێشکەش بە مامسەباح هونەرمەندی دیاری هەرێمی کوردستان و بەتایبەت شاری هەولێر کرا کە ئەمەش لە دوای ئەم راپۆرتەی کە لە پایتەخت میدیا بڵاو کرایەوە کە باسی خراپی بارودۆخی ژیانی مامسەباح کرا و دواتر لەلایەن چەند کەسایەتیەکی دیارۆک و کاک فاخر هەریری لەگەڵ کاک جێگر و مەساری و کاک زانا و محەممەد خۆرانی و ئەوانە هەموویانەوە بەشێکی تر ئەگەر ناوم لە یاد کردبن ئەم کەمپینە ڕاگەندرا و توانرا لە ماوەی کاژمێر و نوێک خانوویەک بکڕن و ئەوەی کە ڕۆلی یەکجار گەورەی هەبوو دەستگای خێرخوازی حاجی ئیدری سورچی بوو کە توانی ئەو پارەیە تەواو بکە کە ڕێژەیەکی یەکجار زۆر بوو خانووەکەی پێ بکڕن جگە لەمە کە ئەوەی دەیبینن کەلوپەلی ناوماڵ بە تەواوی بۆ مامسەباح کراوە و ئێستا لە ناو خانووە نیوەکەی دانراوە و بڕیار وایە هەر ئەمڕۆ یاخود بەیانی کاکسەباح بێتە ناو خانووەکەی تەواو ینی ئەمڕۆیان بەیانی بێ ناو خانووەکەی ئیتر لەو نەهامەتی کە پێشتر هەیبوو ڕزگاری بووە